بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاوتان لەبێت بینەرە عزیزەکانی بەرنامەی نیهانی قورئان، خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام، خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. ئازیزان، ئێمە هەمیشە گەڕێین ئەوەی کە بزانین کام تەوەر کام بابەت زۆر گرنگە لە ژیانی ڕۆژانەی ئێمەیە، بۆ دینداری ئێمە، بۆ بەدەمەبوونی یەکتری، و بۆ ئەمن و ئاسایشی کۆمەڵگا و باری کۆمەڵایەتی باڵێن، و بۆ زیاتر سوود گەیاندن بە بینەران و خەڵکی خۆمان. ئەو بابەتانە بخینە شرۆڤەوە، بیکەینە بابەتی ڕۆژ و قسەی لەسەر بکەین لە بەرنامەکەمان. بۆ ئەڵقەیەم جارە بە پێویستمان زانی کە زۆر کاتێتی ئێمە قسە لەسەر بەخشینەکان بکەین لە ئاینی پیرۆزی ئیسلامە. مەنزومەی بەخشین لە ئیسلامە چیە و چۆنە بێەوە، بە چه ئاستێک پێویستە ئێمە پیانەوە پابند بین، بە تایبەتی تر ئێستا لە مانگی پیرۆزی ڕەمەزانین، چۆن دەستمان بچێتە بەخشین و بەجێگەیاندنیەوەی کە زەکاتی ماڵ و سامانەکانمان دەربکەین و بە ڕێگەیشی دروست و لە ڕێی دەستێکی ئەمینەوە بیگەێنین بەو کەسانەی کە شایستەیە پێیان بدرێ. ئێمە لەگەڵ بەڕێز دکتۆر ئەبوبەکر پێنجوێنی ڕاوێژکاری دارایی و ئاینی لە کوردستان گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکەین کە جەنابیان پسپۆڕێکی زۆر باشیان هەیە، زۆر بەگەرمی بەخێرهاتنیانەکەین. بەخێر بێت، خۆشحاڵیم کە جەنابێت. زۆر سوپاس، سەرکەوتوو بن. بینەران و خەڵکی کوردستان چاوەڕێی قسەکانی ئێوەن حتمەن بۆی لەبارەیەوە ئاسوودەیەک وەرگرن لەبارەی بەخشین و زەکات و بەخێر بێن. خوا یارمەتیمان بە، سوپاسانەکەین. سەلامەت، بەخێراتن ئەم گەنجە جوانانە شەکەینم لایەکتان بەخێر بێن. خۆشحاڵین لە خێنجاری بەرنامەکەمان ئەتان بینمەوە. کاک دکتۆر، لە پێشێکی کاوتم ئێمە پێویستە پابندی چ مەنزومەیەک بین، چ جۆرە ڕێخستن و ڕێکخراوەیەک بین کە بەخشینەکانمانی پێ ئەنجام بدەین. چ جۆرە بەخشینێکمان هەیە لە ئاینی پیرۆزی ئیسلام ئەنجامی بدەین؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيد المرسلين محمد وعلى آله وصحبه أجمعين. بێگومان پرسی دارایی و ئابووری یا بابەتی بەخشین بە شێوەیەکی گشتی لە ئیسلامی پیرۆزە ئەکرێ بڵێن لە چوارچێوەی پرینسیپ و بنەما سەرەکیەکانی دینداریە جێگەیانە بێتەوە. هەرچۆن ئێمە پرسی ئیمانمان هەیە کە منزومە و بابەتێکی سربەخۆیە، چۆن منزومە و پرسی ئەخلاقمان هەیە بابەتێکی سربەخۆیە، چۆن منزومە و پرسی خانەوادە و خێزانمان هەیە، بە هەمان شێوە پرسی دارایی و ئابووری بە هەموو بەشەکانیەوە ڕشتەبەندیەکی تەواوکاری تۆکمەیە کە زیاتر لە سەدان ئاەت لە قورئانی پیرۆز لەبارەیەوە هاتووە و زیاتر لە 4000 فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قوڵایی و پانتایی پرسی دارایی و ئابووری و بەخشین و مامەڵە داراییەکانە بوونیان هەیە. هەموو ئەمانە پێمان ئەڵێن کە بەخشین بەشێکی تەواوکاری ئیمانی هەموو مرۆڤێکی باوەڕدارە، هەروەکو چۆن پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بازنەی پایەکانی ئیسلامە 5 پایەی موسڵمانەتی دیاری کردووە. یەکێک لەوانە بەخشینی زەکاتە، بە هەمان شێوە منزومەی ئینفاق لە بەرفراوانیەکەی زەکات لە پاڵ ئەوە جێگەی ئەبێتەوە، ئەبێتە بەشێک لە مانافراوانەکەی بەخشین. بۆیە یعنی تەسەور ناکرێت تەنانەت لە ئاەتەکانی دەورانی مەککیە کە خوای گەورە کۆمەڵێ ئەوساف و صیفاتی ئەهلی ئیمانی بەیان کردووە و یا صیفات و ئەوسافی ئەهلی تەقوای بەیان کردووە، لەناو ئەو صیفاتانەشە بە هەمان شێوە پرسی دارایی و بەخشینی هێناوەتە بوون، وەکو لە سوورەی مەعارجە فەرمێ والذین فی ئەموالهم حق معلوم للسائل والمحروم. یعنی لە پاڵ باسی نوێژ و باسی باوەڕ بە ئاخرەت و باسی ڕازگۆیی و باسی ئەمانەت پارێزی و باسی وەفاداری، بە هەمان شێوە فەرمێ ئەوانەی کە لە ماڵ و داراییەکەیانە حەقێک دیاری کراوە لەسەریان بۆ ئەوەی بیدەن بەو کەسانەی کە خۆیان داواکارێکی ڕاستەقینەن یا کەسێکی بەشمەینەتە و پێویستی بە ئاتاج و دەرگالێکردنەوە و بەسەرکردنەوە هەیە. و لە سوورەتی ذاریاتە صیفاتەکان کە بۆ
ئینسانی باوەڕدار ئەچێتە مەقامی تەقوا و بەرزتر ئەبێتەوە لەوێش بە هەمان شێوەوە فی ئەموالهم حق بەڵام معلومی نەهێناوە للسائل والمحروم. بۆچی معلومی نەهێناوە؟ چونکە لە مەعارجە زانایان ئەڵێن معلوم تەحدید کراوە بە بڕ و ڕێژەی زەکات، بەڵام لەبەرەوەی صفاتی ئیماندار لە ذاریاتە قەویترە کەواتە ئەبێت تەجاوزی زەکاتیش بکات لەوەیە، یعنی زەکات و غەیری زەکات بازنەی بەخشینەکە فراوانتر بکە و لە سوورەتی مؤمنونە کە گەیشتووەتە ترۆپک و فەلاح و سەرفەرازی ئینسانی باوەڕداری بەیان کردووە لە ئاەتەکانی 50 بۆ دواوە ئاماژەدا والذین یؤتون ما ئاتوا وقلوبهم وجیلة أنهم إلى ربهم راجعون. ئیتر گەیشتووەتە مەقامێک ئاستێک لە پلەی ئیمانە ئامادەیە هەموو شتێک ببەخشێ، ئەوەی کە خوا پێیاوە سەر لە نوێ ئەم بیبەخشێتەوە لە پێناوی گەیشتن بە ڕەزامەندی خوا هێشتا دڵیشی هەر ئەترسێت. یانیش ئەچێتە چوارچێوەی واجبات و ئەرکەوە یان اختیاریەیە. ئەمە بێگومان بەم خوێندنەوە وردە قورئانیە ئەگەر ئێمە سەرنج بدەین ئەو کاتە واجبات ئەبێتە جوزئێک لە ڕشتەبەندی بەخشین بەمانە فراوانەکەی، واتە باوەڕداری ڕاستەقینە ئەو کەسە نییە بەتەنها کە پابەندی بەخشینە لە چوارچێوەی بڕ و ڕێژەی واجباتی زەکات لە کۆی ماڵ و داراییەکەی هەبووەکانی، ئینەما وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە فەرمێ إن في المال حق سوى الزكاة. ماڵ و دارایی وەکو حەقی زەکاتی تایە غەیری زەکاتیشی تێدایە. بۆیە بەشێک لە عولەما لە خوێندنەوەی وردیان بۆ ئاەتەکانی ئینفاق کە خوای گەورە لە سوورەی بەقەرە پرسیارەکە ويسألونك ماذا ينفقون قل العفو والعفو هو الزيادة عن الحاجات الأصلية. بۆیە عولەما ئەڵێن ئەبێ ڕێژە لە بەرچاو نەگری لە بەخشینە، ئینەما ئەبێ احتیاجی خەڵک لە بەرچاو بگیرێت. بۆیە کەواتە ئەبێ ئێمە هەتا ئاتاجی خەڵک بەرزتر ببێتەوە، ئەبێ ڕێژەی بەخشین با بچێتە پشتی زەکات و هەموو ئەنسیبەکانیشەوە ئەبێ بەردەوام بەرزی بکەینەوە. هەر لەبەر ئەوەشە کە لە ئیسلامە لە پاڵ زەکاتە شەرعیەت دراوە بە باجی داهات ئەماندان پێویستکردنە جەنابی مامۆستا. بێگومان ئامانچ لەوەیە کە ژیان بە شێوەیەکی گشتی جۆرێ لە تەکافولی ئیجتیماعی هەماهەنگی خۆشگوزەرانی ڕەفاهیەت کە ئامانجی گەورەی ئیسلامە بۆ ژیانی مرۆیی دەستەبەر بکرێت، بۆ ئەوەیە کە لانی کەمی ژیانی شەرەفمەندانە بۆ خەڵک بە چاوپۆشی لە ئایدیا و بیر و باوەڕ و دنیا بینیەکەی بە یەک مەرج دژ و دوشمن نەبێ، بە ئیسلام و موسڵمانان ئەبێ دەستگرۆی بکرێت، بۆ ئەوەیە کە ئیسلام خۆی بە نەیارێکی سەرسەختی هەژاری ئەزانێ نەک هەژار. بێگومان ئێمە هەژارمان هەیە، ئیسلام ڕێزی لێگرێ و بە دوای چارەسەرکردنی و بنبڕکردنی هۆکاری هەژاریەکەیە ئەگەڕێ، بەڵام هەژاریمان هەیە کە نەیارە بە ئیسلام، نەیارە بە ئاینە ئاسمانیەکان، نەیارە بە مرۆڤایەتی. بۆیە ئیسلام کارەکە لەسەر بڕکردنی مەترسی هەژاری، چونکە هەژاری دایکانەی بەشێکی زۆرینەی هەرە زۆری تاوانەکانە لە ڕاستیە. جای مامۆستا ئێمە خۆی بچینە ناو بابەتی بەخشینەکانەوە، چ واجب و چ غێری واجب، با لە واجبەکانەوە دەست پێ بکەین. چەند و چۆنین ئەگەر بۆمان واسکەی چۆن بدرێت چۆن نەدرێت و کامانە واجبانە. بێگومان کە مانگەکەمان مانگی ڕەمەزانی پیرۆزە، خوای گەورە تاعات و عیبادەت لە هەموو لای قبولکە و خۆشبەختانە موسڵمانان ئەوانەیان کە پابەندیان هەیە و ئەوانەیان کە بە دوای خێر و چاکەکاریەوەن بەشی زۆریان خێر و زەکات و سەدەقاتی خۆیان خستووەتە ناو مانگی ڕەمەزانی پیرۆزەوە و خودای گەورەش خۆی تەصنیفی ئەو کەسانەی کردووە کە زەکاتیان پێشێت و ئەم زەکاتە کە دوو مەرجی ئەساسی هەیە لە ئیسلامی پیرۆزە. یەکەم گەیشتن بە بڕ و ڕێژە کە پێی ئەوترێن نێسابی زەکات. نێسابی زەکات لە ڕووی شەرعیەوە ئەبێ یەکسان بێ بە دراوەکان، دۆلارە، دینارە، هەر پارەیەکی ترە، یەکسان بێ بە 85 گرام ئاڵتونی ساخ عیاری 24 کە 85 گرام ئاڵتونی ساغ لە ئێستاە بە دۆلار یەکسانە بە 8,000 دۆلار بە تەقریبی لە بازاڕە و بە دیناری عێراقی یەکسانە بە 11,750,000 شتێک کەمتر یا زیاتر بەپێی بۆرسەی ڕۆژ. کەواتە ئەمە
ڕێژەکەیە کابێ ئەم ڕێژەیە وەکو مەرجی سەرەتایی بۆ ئەوەی کەسێ بزانین زەکات واجب بۆتە سەری یاننا ئەبێ لە ڕەمەزانی پارە ئەو بڕی بوو بێت و ئەم ڕەمەزانی ئەم ساڵیشی بەسەرا هاتۆتەوە کە مەرجی دووهەمیەتە دی کە پێوترێ حەوەلانی حەول گەڕانەوەی ساڵ بەسەریە. هەندێک کەس پێیان وایە ئەگەر پارەکەی لە ماڵەوە دانابێ یا لە کاسبیا بێ ئەمە زەکاتی ناکەوێ، بێگومان ئەمە هەڵەیەکی گەورەیە. پارە لە ماڵەوە دانرابێ یا لە ئیشا بێ یا لە هەر کار و بازرگانیەکا بێ زەکاتی خۆی و قازانجەکەی بەپێی هاتنەوەی ساڵ و داخلبوونی بڕەکەی بە ڕێژەی زەکات واجبێکی شەرعیە و یەکێکە لە ئەرکانەکانی ئیسلام وەکو ئاماژەماندا. هەیە بەس کەمترەکە جەنابی مامۆستا بە ئەوەی ڕوون بێ لای هاوڵاتیان لەو بڕی کە زەکاتی یەکەوێ ئەمە چۆنیە؟ ئەو بڕی کە زەکەلەن جەنابی دەفەرمی بگاتە 11 ملیۆن و شتێک. بەڵێ هەیە مەسەرەن کەمتر بوون ئەوەندە ملیۆن ینی لە ژێر 11 حوتە هەموو ئەو بڕانەی کەیەتە خوار بە دۆلار 8,000 دلار 80 وەرەقا و ئەوەی کە لە 11 ملیۆن و نی و بۆ خوارەوەیە با بڵێن 11 و نی و ئەمانە لە ڕووی شەرعیەوە بەراورد بە قیمەتی ئاڵتونی ساخ کە 85 گرامە زەکاتیان ناکەوێت لە ڕووی شەرعیەوە. خاوەنەکەی ئەگەر بیەوێ خێر بکە ئەمە خەیر و سەدەقەیەکی گشتیە، بەڵام بێگومان ئەگەر وەکو زەکات دەریکە لە ڕووی شەرعیەوە واجب نەبووتە سەرشانی. بۆیە زۆر گرنگە کە ئەو ڕوونکردنەوەیە خەڵک بیزانێ بە شێوەیەکی گشتی. ئەوەی بڕی کە پێویستە بیدا بە زەکات چۆن قیاسی بکە؟ ئەو بڕی کە پێویستە بیدا بە زەکات بە شێوەیەکی گشتی چلیەکە کە چلیەک یعنی بۆ نمونە ئەگەر کەسێ 8,000 دلاری هەیە لە 1000 دلارێک ئێمە 25 دلار زەکاتە و بۆ ئەوەی کە خەڵک ژمارە و ڕێژەیەکی محاسبی ژمێریاری وردی لەلابێ کۆی پارەکەی خۆت یان ئەو بەڕێزەی کە زێڕی هەیە کۆی زێڕەکە لە لای زەڕنگەرێ بە پارە ئەشکێنێتەوە کۆی ئەو پارەیە چەندێکە مادەم گەیشتۆتە پشتی ڕێژەی زەکاتەکەەوە دابەشیەکە بەسەر 100 دوایی زەربی 2.5 ئەوە ڕێژەی زەکاتەکەی دەڕێت. ئەگەر 11 ملیۆن و نیومان هەبێت چەند زەکاتی لێ؟ 11 ملیۆن و نیومان هەبێ 11.25 زائید 12,500 کەواتە 337,500 دینار زەکاتی ئەکەوێت. زۆر باشە. بەشی بدەین بەکەی بدەین بێگومان پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسێک هاتە خزمەتی وتی یا ڕسوڵ الله هاتووم سەدەقە وەربگرم. پێغەمبەری خوددا فەرمووی خوددا خۆی دەخاڵەتی کردووە لە دابەشکردنی زەکات بە معنای سەدەقە و قسەی بۆ هیچ کەسێک نە پێغەمبەر نە غەیری پێغەمبەر نەهێڵاوەتەوە. تۆش سەیری خۆت بکە بزانە لە کام سنف لەم سنفانەیت ئەگەر پێت شیە ئەوە حەڵاڵتە ئەگەر پێت نەشیە ئێمەش بدەینێ ئەوە حرامی دەر حرامت خواردووە. بۆیە ئەو کەسانەی کە زەکات وەرئەگرن ئەبێ زۆرتر لەو کەسانە وردەکاری لە ژیانی خۆیانە بکەن زیاتر لەو کەسانەی کە لەبەر خوا زەکاتە دەن ئەوان زیاتر لە خوا بترسن ئەگەر پێیان ناشێوەری نەگرن هیچ بڕووبەهانەیەک بۆ خۆیان نەهێڵنەوە چونکە ئەمە خوا خۆی دەخاڵەتی کردووە. وەخوای گەورە لە قورئانی پیرۆز لە سوورەی تەوبە ئایەتی 61 تەصنیفی 8 پۆلی کردووە. ئەم 8 پۆلە ئەکرێت دوو خوێندنەوەی جیاوازیان بۆ بکەین. خوێندنەوەی یەکەمیان قورئان لامی تەملیکی بۆ بەکارهێناون ئینەمە الصەدەقات للفقراء والمساکین والعاملین عليها والمؤلفة قلوبهم. ئەم چوارە کە ئەیاندرێتێ بۆ خۆیان ئەیاندرێتێ ئەیخەنە گیرفانیانەوە ئەڕۆن خۆیان سەرپشکن لەوەی چۆن بەکارهێنن. بەڵام چواری دووهەمیان فی بۆ بەکارهێناوە وفي الرقاب والغارمين وفي سبيل الله وابن السبيل فريضة من الله. ئەبێ ئەو زەکات دەرەکەش و زەکات وەرگرەکەی سەر بەرزکاتەوە بۆ ئاسمان تێبگا کە ئەمە فەرزێکە خوا لە سەرشانی پێویست کردووە. ئەمانەی کە ئەیاندرێتێ فی بۆ بەکار هاتووە لە بەرژەوەندیانە ئەیاندرێتێ. بۆ نمونە ئەو کەسەی قەرزارە لە قەرزاری نەجاتیە بێ ئەو کەسەی کۆیلەیە پێی ئازادە بێ اعتیباری ئەمڕۆ بۆ نمونە کەسێک لەسەر 2,000 دلار زیندانی کراوە لە ماڵی زەکات دەتوانین بۆ ئەوەی ئازادی بکەین زەکاتەکەی بۆ ببژێرینەوە بێتەوە ناو ماڵ و مناڵەکەی و ڕزگاری ببێ و هەروەها چەمکی فی سەبیل الله. لە نێوان ئەمانەیە ئەکرێ وردەکاریەکی دیکە کە من زۆر لەسەری وەستاوم و لە جێگەی تریش قسەم لەسەر کردووە بە معنایەکی تری جوان هەندێک لەمانە زەکات وەرەگرن بەڵام هەندێکیان ئێمە ئەیاندەینێ
بۆچی جیاوازی ئەم دووشتە چییە؟ ئەوەی وەریەگرێ لە بەرژەوەندی خۆی وەریەگرێ، بەڵام ئەوەی ئێمە ئەیدەینێ ئیسلام و مسلمانان ئیشیان پێێتی. بۆ نمونە سنفی سێهەم لەوانەی زەکات بۆ خۆیان وەرەگرن ئێمەش ئەبێ بیان دەینێ والعاملین عەلەیها، ئەوەی کە لە دامەزراوەیەکی کۆکردنەوەی زەکاتە کارەکە بە سیفەتی کارمەند، واتە ئەم کەسە لەسەر ئاستی ڕێکخراوەیەک یا لەسەر ئاستی دەستگایەکی NGO کاتێک کارەکە ئەبێ موچەیەکی هەبێ و ئیسلام ئیشی پێێتی، مسلمانان ئیشیان پێێتی بە دەوڵەمەند و فەقیرەوە. بۆیە ئێمە ئەیدەینێ بەڕێزەوە بۆ ئەوەی بە جوانی ئیشەکەمان بۆ بکات. یا مؤلفەت القلوب، ئەو کەسانەی کە دڵیان ڕائەگرین لەبەر خاتری ئەوەی زیان نەگەێنن بە ئیسلام و مسلمانان یا بتوانن خزمەتێ بە ئیسلام و مسلمانان بکەن. ئەمانیش ئێمە ئەیان دەینێ بۆ تحقیقی بەرژەوەندیەک لە بەرابەر ئیسلام و مسلمانانەوە بە کەمکردنەوەی زەرەر و زیانیان یا بە پێشکەشکردنی خزمەتگوزاری و خزمەتیان بە ئیسلام و مسلمانان. لە چوارەکەی دووهەمە یەک سنفمان هەیە کە ئەبێ ئێمە بیان دەینێ و عربی ژەڵێ و نەحن مەمنونین، ئێمەش سوپاسیان بکەین کە ئەوی چەمکی فی سەبیل الله. چەمکی فی سەبیل الله بە نمونە ئەمڕۆ ئەو ناوەندە پەروەردەیە، زانستیە، قورئانیە، دینیانەی کە هاتوون، چ میدیایەکی گەورەی زەبەلاحەوەکو و پەیامەوەکو کەناڵە ئایندار و پەیامدارەکانی ترە، چ سنتەرەکانی قورئان و لەبەرکردنە، چ ناوەندەکانی علومی شەرعی و زانستە دینیەکانە، هەموو ئەم NGO و ڕێکخرا و میدیایانەی کە هاتوون بە پەیامداری بۆ ڕەتکردنەوەی شوبهات و هێرش و ناڕەوایی و بێڕێزیە بەرامبەر بە ئیسلامەکرێ و هەروەها بۆ هوشیارکردنەوە و فێرکردن و پێگەیاندنی خەڵک، پەروەردەکردنی خەڵک بە پەروەردەیەکی ڕەسەنی ئیسلامی، ئەمانە نەک ئەبێ باوەڕمان وابێ زەکاتیان پێشێ، ئەبێ ئێمە بیان دەینێ بە دوایەنە بگەڕێن و ئەبێ سوپاسیشیان بکەین، تەطویر و گەشە بدەین بە پرۆژە و ناوەند و بەرنامە و پلانی کاریان بۆ ئەوی بتوان زۆرترین خزمەت لەم زەمینەیە بکەن. چونکە ئەگەر فی سەبیل الله لە زمانی زووە تەنیا جەنگاوەرانی گرت بێتەوە یا بەشێک لە زانایان تەخسیسیان کردبێ بە پرۆسەی بەجێگەیاندنی حەج و عومرە یا بە تەڵەبەی علومی شەرعی و خوێندنی ئاینی، بێگومان هەموو ئەو قسانە لە دەورانی خۆیان جوان بووە، پڕبەها بوون، بەڵام لە ئەمڕۆیە جیهادی کەلیمە و خەباتی ئیسلامیانە و گەیاندنی پەیامی دینداری بە مینبەر و ناوەند و شێوازی جیاجیا لە کۆی هەمووی ئەچێتەوە سەر ئەو ڕێگا دروستە کە ئامانج لێی بەرزی وشەی ئەڵڵایە، ڕاگرتنی بەرز و بڵند و پیرۆز، ڕاگرتنی ناوی خوددایە و هەروەها خزمەتە بەکایە ئاینداری لە وڵاتەکەمانە بە شێوەیەکی گشتی. مامۆستا الحەمدولله پابندێکی باش هەیە تا ڕادەیەک بەهۆی کە مسلمانان زەکات لە ماڵ و سامانەکانیان دەربکەن، بەڵام هەستەکە من بۆ خۆم شکالێک لە میکانیزمی دەرکردنی ئەم زەکاتە و گەیاندنی بەدەستی هەژاران و ئەوایە هەبێ. سەرەکی من ئەوەیە بۆچی یعنی لەسەر ئەرزی واقعا ئەو ڕێژە زەکاتە زۆری کە دەرەکرێ ئامانجی خۆی لە نەهێشتنی هەژاری و دامیە و مؤسساتانەی کە جەنابەت باسیەکی تۆوانە وەکو پێویست نییە ینی ئامانجەکەی ناپێکی جەنابەت ڕاچیە لەسەر میکانیزمی گەیاندن و دەرکردن و دانی بە هەژاران و سنفانی کە ئاماژت پێدا. من سەرەتا بمبووری باوەڕم وانە کە ڕێژەیەکی زۆر لە زەکات دەربکرێت، یعنی بێگومان باوەڕم وایە کە ڕێژەی زەکات لە کوردستانە لە ئاستی ئیستحقاقی خۆی ئەوەی کە واجبە لەسەر سەرمایەدار و دەوڵەمەند و خاوەن بسنس و کۆمپانیا و وەبەرهێنەرەکان تەجاوزی 25% زەکات ناکات. منوتم کۆمەڵگەیەکی ئیسلامین، کۆمەڵگەیەکی ئیسلامی تەقلیدین نەمانتوانیوە تەجاوزی ئەوە بکەین کە بخل و شح چروکی و دەستن و قاوی دەست لێ بدەین. بەداخەوە لە وڵاتێکین ئێمە کە ڕێژەی ئیختیلاسی مالی و گەندەڵی و دەستبردن بۆ داهاتی گشتی و دەستبردن بۆ قوتی خەڵک ڕێژەیەکی مەترسیدارە. عێراق بە هەرێمی کوردستانی شەوەیەکێکە لە وڵاتانەی کە لە ڕووی شەفافیەتی نێودەوڵەتیەوە ساڵانە 20% هێنێ کاکە ڕاستبە، یعنی ئەگە تەلەبەیەک بێ لە مەکتەب بێتەوە
کۆنمرەی دەرسەکان و وانەکانی 20 لە 100 بێ، دایک و باوک و مامۆساش و خۆشیە بێ قڕ بپەیوەن بۆ خۆیان. عێراق و هەرێمی کوردستان بە خۆمان و هەمومان و خێرەومەندەکانیشمانەوە هەر ئەو مەینەتیەمان هەیە. ئەگەر پێویست بوو زەکات دەربکرێ بەوەی کە من ئەو گومانم هەبوو با بڵێیت ئەبوو چەند دەربکرایە لە هەرێمی کوردستان. بێگومان بەپێ ئەو بەراوردکاریە کە ئێستا ئێمە وەکو ئەوترێت 13 ملیاردێرمان هەیە و نزیکەی 50,000 ملیۆنەرمان هەیە کە هەر یەکەیان سەرمایەکەیان لە 5 ملیۆن دۆلارەوە بێ. بێگومان بەم ڕێژەیە ئەگەر وەری بگرین و 41 زەکات بێ لە کوردستانە ئەبێ زیاتر لە 1 ملیار و 600 ملیۆن دۆلار زەکاتمان هەبێ. ئەگەر ئێمە بتوانین کارێکی لەو شێوەیە لە چوارچێوەی دامەزراوەیە بکەین و لە ڕوویەکی ترەوە گرنگی بەداتا و زمانی ژمارەکان بدەین، ڕێژەی سەرمایە چەنەیە و ڕێژەی هەژار چەنەیە و جۆری ئاتاجیەکان چەنەیە و تەصنیفکردن و پۆلێنکردنی ڕێژەی هەژاری هەروەکو چۆن لە فقهی ئیمامی شافعیە بەڕەحمەت بێ بابەتێکی زۆر گرنگی داهێنانەی هەیە وروژاندووە کە ئەویش پێی وایە بەخشین ئەبێ لەسەر 3 بنەمای ئەساسی بێ کە عومەری کوڕی عەبدولعەزیز خوای لە ڕازی بێ. ئەو 3 بنامایە چەسپانتوانی لە 30 مانگ و 7 ڕۆژە هەژاری کۆتایی پێبێنێت. یعنی هەژاری دێوەزمەیەکە ئەوەندەی دروست کراوە ئەوەندە خۆی نەخولقاوە لە ڕاستیە بەداخەوە. یعنی بۆیە لە فقهی ئیمامی شافعیە هاتووە کە بێت لەسەر ئەساسی کەفاف، لەسەر ئەساسی کیفایەت، لەسەر ئەساسی تەمامی کیفایەت دەستی خەڵک بگرین. کەواتە ئەبێ من هەژارم، هەژاریەکەی من چییە؟ یعنی من شۆفێری ئەزانم، دارتاشی ئەزانم، ئەکرێت لە چوارچێوەی مهنەیەکە پیشەیەکە شتێک بۆ من بکڕێت کە دوای تەوا دەستکردنم بە ئیشەکەم بتوانێت ژیانم دەستەبەر بکە. کەواتە فەلسەفەی چارەسەرکردنی کێشەی هەژاری ئەبێ زۆنی هەژاری تەوق بکەین. ئێمە بزانین بە پێی داتا و ژمارە چەند هەزار کەس چەند هەزار خێزان هەژارمان هەیە و هۆکاری هەژاریەکەیان دەرەجەی هەژاریەکەیان دەستنیشان بکەین، دوای ئەوەی یەک بیهێنینە دەرەوە. ئەبێت لە شوێنی خۆی نەیهێڵیتەوە، بیهێنیتە دەرەوە، بیخیتە ژێر چاودێری کۆمەڵایەتیەوە. ئەگەر خۆی ئەتوانێت دەستی کار بخولقێنێ خۆ تۆ بە سەرمایە دامیەکەی، ئەگەر خۆی ناتوانێ هوەری پیشەکانی فێرەکەی، ئەگەر خوا نەخواسە کەسێکی عاجزە لەسەر جێگا کەوتووە بەهۆی نەخۆشی مزمن و چوونە تەمەنەوە، ئەوە ئەبێ موچەیەکی سۆشیالی بۆ ببڕیتەوە، وەک ئەوەی کە پێشەوە عومەری کوڕی عەبدولعەزیز و پێشەوە عومەری کوڕی خەتاب لە پێش ئەویشەوە کردیان بۆ یەکەم جار و لە پێش هەموویشیانەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم جاڕیدا لە کۆتا ساڵی تەمەنیا فەرمووی هەر کەس لە ئێوە موسڵمانان ئەمرێ خەرجێکی بەجێهێڵاوە ئێمە بۆی ئەبژێرینەوە، ئەگەر میراتێکیشی بەجێهێڵاوە بۆ مناڵەکانی. کەواتە ئەبێ دەوڵەت یا دامەزراوەکانی خێر و چاکەکاری زەکات بتوان ئەم بەرپرسیارەتیە کۆمەڵایەتیە بگەڕنە ئاستۆی خۆیان. ئەگەر ئێمە لەم ڕۆیە لەم سەردەمەیە حکوومەتێکی ئیسلامیمان نییە زەکات وەرگرێ و با بڵێن بیگەێنێ بەو خەڵکانەی کە لە دام و دەستگاکانەوە توانێت چاودێری و ڕقابەیان بکە، بەدیلەکەی چییە؟ مامۆستا عەباس ئێمە پێویستمان بە حکوومەتی ئیسلامی نییە، پێویستمان بە عەقڵی ئینسانی هەیە، پێویستمان بە مهرەبانی هەیە، پێویستمان بە چەسپاندنی عەدالەت هەیە. یعنی دەسەڵاتی ئەمڕۆی کوردی مشکلەی ئەوەیە کاری مافیاییەکە لەگەڵ کۆمەلگاکەی خۆی، لە بیری بردنەوەیە لەگەڵ میلەت، بەڵام دۆڕاندن بە هەموو کەسێک. ئەمە موسیبەتی گەورەی ئێمە ئەوەیە. بۆیە کاتێ ئێمە ئەزانین ئەم دەسەڵاتەی ئێمە وەکو باوکێکی مدمین وایە، ئالوودە وایە لە ناو خێزانێکە، باوکێکی ئالوودە لە ناو خێزانێکە، کەواتە دوجار ئەبێتە ئەرکی ئەندامانی خێزانەکە کە خەم لە خۆیان بخۆن، خەم لەویش بخۆن، و ئەبێتە ئەرکی خزمانی دەرەجەیەک لە برا و خوشک و مام و خاڵ و ئامۆزا و کە سوکار خەمی ئەم خانەوادە بخۆن کە گیریان بەدەست گەورەیەکی خراپەوە خواردووە. بۆیە ئێمە ئێستا ئەرکی سەرشانمانە کە لە ڕێگەی NGO ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیەوە بتوانین دەیان دامەزراوەی خێرخوازی و چاکە دروستکەین، چ لە بواری سمۆڵ بسنس و پرۆژەی بچووکەوە، چ لە بواری هاریکاری و هاوکاری کۆمەڵایەتیەوە، چ لە بواری ڕەخساندن و فێرکردن و HR و سەرچاوی مرۆیی و دروستکردنی ئینسان. ئەمڕۆ بەشێک لە کێشەی گەورەی ئێمە ئەوەیە کە
وەکو ئەوەترێ دەیان هەزار گەنجی دەرچووی زانکۆکانمان هەیە تەنیا پەڕەیە کاغەزی بەدەستەوەیە مەهارەتەکەی لە ئاستی بڕوانامەکەیان نییە یا بڕوانامەکەی لە ئاستی مەهارەتەکەیان نییە چۆن بتوانین مەهارەت بۆ خەڵک دروستکەین چۆن بتوانین دەرفەتی ژیان بۆ خەڵک دروستکەین ئەم بابەتە پێویستی بەوەیە کە لایەنە ئیسلامیەکان خەڵکی خەمخۆر سەرمایەدارەکان ئەوانیان کە پەیامدارن ئەوانیان کە میهرەبانن ئەوانیان کە خێرخوازن هەمووانیان ئەبێ پاشکۆیەکی خێرخوازیان هەبێ لە وڵاتانی ئەفریقا لە ئەمریکا هەموو ملیاردێرەکانی جیهان ڕەغمە ئەوەی کە بیرروباوەڕی ئاینیان نییە بەشێکیان هەر مولحدن بەڵام تۆ سەیری بەخشینەکانیانەکەی جاری وایە شۆکە بیت یعنی بە ملیارد دۆلار ئەبەخشن بە سەدان ملیۆن دۆلار ئەبەخشن بۆیە زۆر گرنگە کە دەوڵەمەندەکانی ئێمەش بەهۆشی خۆیان بێنەوە خزمەتی زۆرتر بکەن دڵنیا بن لەوەی کە پێکەوەنانی پارە و لەسەر یەکنان و زیادکردنی ڕقم خزمەتیان پێ ناکە ئینەما ئەوەی کە خزمەتیان پێکە یەک نمونەی بەسیط بگەڕێنمەوە کە ئەمڕۆ لە پۆستێکی فەیسبووکە خوێندمەوە کە پێشتریش بینی بووم هەر مناڵێک پیاوێکی بەڕێز کە چەند ڕۆژێ بەو ڕێگا ئەڕوار بۆ ماڵ و مزگەوت و یەتەوە ئەچێ سیرەکە مناڵێک پێڵاوی لە پێیان نییە بۆ سبەینەیە ئەم پیاوە جووتێ پێڵاوە هێنێت بۆ مناڵەکە لە خۆشیە کە لە پێیەکە دەستە کاتە گریان ئەڵێ مامە تۆ خودای ئەوی شەرمەزارە بێڵێ نا مامە گیان ئەڵێ ئەی تۆ دۆستی خودای ئەڵێ بەڵێ من دۆستی خودام بۆچی ئەڵێ چونکە من هەر ئەم شەو لە خودام داوا کرد جووتە پێڵاوم بۆ بنێرێ دیارە بە تۆیان ناردوێتی بووم ئەبێت دەوڵەمەندەکانمان دۆستی خوددا بن دۆستی خەڵک بن یعنی بەجێهێڵانی ڕقەمی گەورە پرسیاری گەورە لەسەریان کەڵەکە لە ڕۆژی قیامەتە ویستمەوە بڵێم لەو ژماری کە جەنابەت لە گومانەکەی جەنابەت بۆ دەرکردنی بەخشین لە 120 بوو لە 120 ملیارێک و 600 میلیۆن دۆلار بنزیکەی 300 میلیۆن دۆلارێک دروستەی کوردستان نیە دەربکرێت ئایا بای ئەوە کاریگەری دیارە بۆچی مناڵێک هێشتا ماوە پێڵاوی لە پێیان نەبێ خۆم 300 میلیۆن دۆلار زۆر ئەگەر بدرێتە دەستی هەژارەکان وە لێ قەوماوان و کەسانەوە کێشەکە لە چی ئابینی بە کورتی کێشەکە ئێمە وڵاتی فەوزایە نەمانتوانیوە بە زمانی داتا قسە بکەین قسەکردن بە زمانی داتا لە ڕووی جرد و سەرژمێری سەرمایە و سەرمایەدارەکانەوە لە ڕووی ژماردن و جەردی هەژار و خانەوادەی هەژارەکانەوە لە ڕووی دیاریکردن و پۆلێنکردنی ئەولەویەت لە هەژارەکەیە یعنی هەژارێک پێویستی بە چارەسەری پزیشکیە هەژارێک پێویستی بە پێڵاوە هەژارێک پێویستی بە ناوماڵە هەژارێک پێویستی بە هاوسەرگیریە هەزارێک پێویستی بە پارەی گیرفان و کرەی خان و مۆلیدە و سیارە هەیە هەژارێک پێویستی بە جلوبەرگ و پۆشتەکردنەوەیە ئەم پۆلێنکردنەمان نییە بەداخەوە و ئێمە هەتا نەگەینە ئەو ئاستەی کە پۆلێنکردنێکی ورد و بە زمانی داتاکان قسە لەگەڵ یەکتری بکەین و NGOکان نەبنە ڕێکخراوە خێرخوازی NGOکان نەبنە پردی پەیوەندی نێوان هەژار و دەوڵەمەند ئەم مەرگەساتەی ئێمە هەروەکو خۆی ئەمێنێتەوە مامۆستاگیان پرسیارم هەیە لەوەی کە هەندێک کات زەکاتەکانی نێوخۆ ئێمە بنزۆتی هەرێمی کوردستانە باسکەین ئەبرێنە دەرەوە ڕاوەتی تایە بێگومان ئێمە دەقی فەرمودەمان هەیە کە معاذی کوڕی جەبەل هاوڵی گەورەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتە پێغەمبەری خوا خۆی تعلیمی کرد و بە نوێنەرایەتی خۆی ناردی بۆ یەمەن ئەم دەستەواژە زۆر زێڕینەی فەرمووی پێیان ئەڵێ کە زەکات خوا فەرزی کردووە لەسەر دەوڵەمەندەکانیان واتە لەوان وەرە گیرێ ئەدرێتەوە بە هەژارەکانیان ئێمە گەرم فەرمودەیە بکەینە بنەما کە ئەبێ بنەماش بێ زەکات لەکوێیە کۆکرێتەوە ئەبێ لەو شوێنەیە دابەش بکرێتەوە بۆ چارەسەری هەژاری ئەو ناوچەیە مەگەر بەزائید بۆت بگەڕێتەوە تۆ 500 میلیۆن دۆلارت هەیە لە سلێمانیە زەکاتی گشتیە
بەڵام بڕی پێویستی خەڵک بە زەکات 400 ملیۆنە کەواتە 100 ملیۆن دۆلاری زیادەت هەیە لێرەیە ئەتوانی ئیجتیهاد بکەی بۆ ئەقرب نقطەی جوگرافی کە چۆن قورئان خۆی جاری جنوب و جاری چی و ئەوانە دراوسەی نزیک و صاحبی بجەمبی هەموو ئەمانە هێناوە کە 11 سنفمان هەیە لە قورئانە زۆر تەرکیزیان لەسەر کراوەتەوە بۆ ئەوەی کە پێیان ببەخشرێ و دەستیان بگیرێ لەسەر ئەو بنەمایە مەسافە تۆ دوورەکەویتەوە بەڵام فوقەها قدیم و جدید و هەر چوار مەزهبەکە و غەیری ئەوانش هەمیشە قسەیەکیان کردووە کاڵێن ئەسڵ لە زەکات دابەشکردنەوەیەتی لەو شوێنەی کە وەرئەگیرێ بەڵام لەکوایە مەسلحەتێکی ڕاجح دروست بوو دروستە نەقلی زەکات کەواتە مەسلحەتی ڕاجح چییە؟ مەسلحەتی ڕاجح دووشتە یەکەم ئەو خەڵکەی کە لە دووری من و تۆوەیە مستحقتر بێ احتیاجتر بێ تنگانەکەی سەختتر بێ وەک ئەمڕۆی خەڵکی غەزە کە ئەوان لە مەرگەساتێکان و لەکەیەکی عارن بە نێوچێوانی حکامی ئیسلامی و کۆمەلگای مسلمانانی دنیا و بەشەریەتەوە ئەمڕۆ بۆیە هیچ پێوەرێک نامێنێتەوە کاتێ مسلمانێکەڵێ من زەکاتەکەی خۆم بۆ غەزانێرم هیچ فەقیهێ ئەگەر لەخوا بترسێ ئەگەر حەقبێش بێ ئەگەر منصف بێ ئەگەر ئەمانەت پارێز بێ لەگەڵ زانست و تەقوای خۆیان ناتوانێ بڵێ ئەمە کارێکی نادروستە بۆیە لێرەیە کاتێ لە پێشترینێک هەیە لە دوورەوە بەراورد بە نزیکەکان لێرە ئێمە بەسەر نزیکەکانە دەسە بین بۆ دوورەکە بەڵێ ئەوە لەویان نەقلی زەکات تەنانەت لە فەتاوای کوبرای ئیبن تەیمیە و لە کتێبی مەجموعی پێشەوە نەوەوی و لە مغنی ئیبن قودامە و هەموو ئەو کتێبانەی کە پێیانەوەترێ ئومەهاتی کتێبی فقهی ئەمانیان تاوتوێ کردووە و تەرجیحیان داوە دووهەم هۆکارێکە ئێمە بتوانین نەقلی زەکاتی لە پێناوە بکەین سیلەی ڕەحمە جەنابەت لێرە برایەکت هەیە و زەکاتت داوەتێ بەڵام برایەکی تریشت هەیە لە شارێکی ترە و سیلەی ڕەحمەکە لەگەڵ نزیکەکانەوە الئەقرەبوون ئەولا بالمەعروف خوددا ڕێگەی داوە کە بەسەر منی بێگانەیە تۆ زەکاتەکەی خۆت بنێری بۆ براکەت با من نزیکتر بم لە ڕووی بوقعی جوگرافیەوە ئەو دوورتر بێت چونکە ئەو لە ڕووی نەسەبەوە لە تۆ نزیکترە و لەوەچە ئینتزاریشی زۆرتر بێ ئەو کاتە هەم سەدەقە هەم سیلەی ڕەحمەکەشی گەرمەکەیتەوە زۆر باشە مامۆستاگە بە خێراییش بێ ئاماژەیەک بدەین بەوەی کرد لە مانگی پیرۆزی ڕەمەزانان ئێمە زەکاتی فیترمان هەیە سەرفیترە هەم فیدیەمان هەیە چۆن مامەڵەیان لەگەڵا بکەی بێگومان زەکاتی فطر یا زەکاتی سەرفیترە ئەمە هۆکارەکەی وازحە بە نسبەتی زەکاتی سەرفیدیەکە بۆ ئەو کەسانەیە کە ناتوانن بە ڕۆژوو بن بەهۆی نەخۆشی درێژخایان یا بەهۆی چوونە تەمەنەوە قورئان دیاری کردووە من ئەو سەتی ما توطعیمونە ئەهلیکم ژەمێکی ناوەندی خۆیان لە بەرچاو بگرن کە ئەمڕۆ لیژنەی باڵای فتووە ئەگەر لەمەیە بگەڕێنەوە بۆ ئەوان 3000 دیناریان دیاری کردووە بۆ هەر ڕۆژێکی مانگی ڕەمەزان و بە هەمان شێوە زەکاتی فطریش سەرفیترە کە لە عورفی کوردەواریە پێی ئەوترێ سەرفیترە ئەویش 3000 دینار دیاری کراوە بەڵام دیاریکردن یعنی لای کەمەکەی واتە ئەگەر کەسێک لەمە کەمتر بدا بۆی دروست نابێ ئیشەکە لە ڕووی شەرعیەوە واجبەکە لەسەر شانی لا نەچوە و جێگای خۆی نەگرتووە بەڵام ئەگەر زۆرتر و زیاتر بدا ئەوە دەرگای خێر و چاکەکاری کراوەیە و خوای گەورەش پێی خۆشە و جێگەی زیاتر ئەگرێ بۆ مسلمانانیش هەمان سنفە درێکە جەنابەت ئاماژەت پێدا بۆ زەکات بەڵێ بە هەمان ئەو سنفانە ئەدرێکە بێگومان بە هەمان ئەو سنفانە ئەدرێت بەڵام بە تایبەتیتر لەناو ئەو سنفانەیە فەقیر و میسکین و غارم ئەم سێ کەسە قەرزار و میسکین و فەقیر تاکی ئەتوانی نەمە ببەخشی بێگومان ئەمە جەدەلێکی قوڵ هەبوو بەداخەوە لەسەری کە فوقەها هەر لە دەورانی عومەری کوڕی عەبدولعەزیزەوە خوای لە ڕازی بێت قسە لەسەر ئەوە هەبووە کاتێککە ئەو خەلیفەی موسڵمانان بوو ئەو کەسانەی کە لە ڕیزی سوپای ئیسلامیە بوون لە مانگی ڕەمەزانە 9 درهەمی ئەبری لە موچەکەیان لە بری زەکاتی فطر باشە وەکو سەرباز کەواتە هەر لەو سەردەمەوە لە وەکو جێگرەوەی خۆراک پشت بە پارە بەسراوە دراوی کانزایی
و بەداخەوە تا ئەم دواییانش لە ناو ئێمەیە ئەم جەدە لە هەر هەبوو سوێن خواردن و پێداگرتن و تاکیدکردنەوە کە هەرە بێ خۆراک بێ. ئێستا بە هەر حاڵ دوای ئەوەی کە لیژنەی دائیمی ئیفتا و بحوسی سعودی ماڵیان ئاوە بێ ئەو مامۆستا بەڕێزانە لە ساڵی 22 ئەوانش فتوایاندا کە پارەش دروستە بەشێک لەو جەدەلەمان لە کۆڵ بوویەوە. ئێستا جەدەلێکی تری گەرم هاتوۆتە ناوەوە کە ئاڵێ ئەبێ لە 48 سعات لە پێشی جەژنا بیدەیت، غەیری ئەوە دروست نابێ ئیشەکە. بەڵام من تحقیقی ئەو مۆزوعانم کردووە، ئیمامی شافعی بە ڕەحمەت بێ وەکو سەرمەزهەبی کۆمەڵگای ئێمە و لە ناو مەزهەبەکانیشە الحەمدوللا دەنگێکی دلێر و قدرتێکی عیلمی و محققێکی گەورەیە لەو ڕووەوە. ئەفەرمێ لەبەر ئەوەی کە هۆکاری زەکاتی فطر واجب بوونەکەی دووشتە، یەکەم ڕۆژووە، دووهەم جەژنە و ئەم دوو مەرجە هەر کامێکیان هاتەدی بەخشینی زەکاتی فطرەکە دروستە. دەیکەواتە ئێمە هەر لە یەکەم شەوی مانگی ڕەمەزانی پیرۆزە مادەم ڕۆژوەکە دەست پێەکە کەواتە زەکاتی فطرەکەش لێ بەیانی یەکەم ڕۆژە بیدەی هیچ کێشەیەکت نییە بە پێی فقی شافعی. هەر چۆن ئەم بۆ ئەمەش پشت بە چییە بەسێ و قیاس لەسەر چیەکە؟ قیاس لەسەر ئەوە کات کە زەکاتی ماڵ دوو مەرجی هەیە، یەکەم نێساب وەکو وتمان گەیشتن بە بڕ و ڕێژە، دووهەم هاتنەوەی ساڵ بەسەریە حەوەلانی حەول. بۆیە لەویشە ئەگەر بڕ و ڕێژەکە دروست بوو لە زەکاتەکەیە، بۆ نمونە پارەکانی من ڕەمەزانی ئەم ساڵ $8,000 زیاترە یا 85 گرام ئاڵتونی ساغ زیاترە، کەواتە پێویست ناکە من بگەڕێم و بۆ ڕەمەزانێکی تر چاوەڕێ بم تا ڕەمەزانێکی تر بڵێم زەکاتم لەسەر واجب ببێ. هەر ئێستا کە ببینم کەسێکی مستحق هەیە و پێم گونجاو بێ و مەسلحەتی فەقیرەکە لەوەیە بێ دەستگیرۆی بکەم، ئەبێ ئەتوانم ئێستا زەکاتی ساڵی 2026 و 2027شم بدەم. کەواتە پێشخستن چۆن لە ماڵی زەکاتە دروستە، لە زەکاتی سەرفیترەشا بە هەمان شێوە دروستە. و ئەوەی کە فەرمودەکان هێناویانە عولەما و فوقەها شرۆڤەیان کردووە، ئامانج لە مشتانە دەستگرۆییە هاوکاریکردنە و هاوکاریەکەش ئەمڕۆ ژیانی خەڵک بووەتە ژیانێکی پڕ لە سەریەشە و پڕ لە پێداویستیەکانی ژیان ئەمڕۆ هەمە چەشن و فرەجۆر بوون. یعنی کابرا جاران هەر باسی لیباس و پۆشاک و جلوبەرگ و نان و پێخۆر بوو، بەڵام ئێستا دەیان خەرجیتری بۆ دروست بووە. بۆیە ئەگەر ئێمە لە پێشی جەژن بە هەفتەیە بە 2 هەفتە بە کەمتر بە زیاتر بینە دەستی هەژارەکە بۆ ئەوەی بەشێ لە حساباتی خۆی پێڕاست بکاتەوە لەگەڵ دەوروبەری خۆی، لەگەڵ خانەوادەکەی خۆی، کرەی خانووی لێ بدا، کرەی مۆلیدەی لێ بدا، کرێ قوتابخانە و پاس و تەکسی مناڵەکانی لێ دەستەبەر بکە، چارەسەری پزیشکی پێ بکە، لە پاڵ ئەوەشە ژەمە خواردنێ بۆ جەژن ئامادە بکە، جلوبەرگێکی پێشوەختەی بازار و خەیاتێ بکە. هەموو ئەمانە منطقی عقل پێمانەڵێ ئەبێ ئێمە دەست پێشخەر بین لە چاکە لەگەڵ هەژارەکانە و قەتیسی نەکەین لە شەوی جەژنە. شگە شەوی جەژن ئەو بەیانێکی عوتڵێ و پشتی بە هیچ شتێک نامێنێ. هەندێک ئێمە هەندێک مامۆسا من جاریوبار سوعبەتەکەم لەگەڵ نوێژ خوێنەکانە بەیانیانی جەژن زۆر لوتفیانەیە گەرمن، مامۆستا لە خزمەت تابین تخوا مەڕۆرەوە کاکە چۆن ناڕۆمەوە برا ئەوەی لە ماڵ ئێوە هەیە لە ماڵی ئێمە شەیە. یعنی گرنگەوەیە کە ئێمە بەیانی جەژنەکەین چیمان بۆ خۆمان کردووە، وەختی ویژدانمان ئاسوودەیە، وەختی ئەرکە ئاینەکەمان جێبەجێ کردووە کە هەژارەکەی تەنیشتیشمان توانی بێتمان ئەوەی بۆ بکەین. چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم 3 جار لەسەر یەک سوێندی خوارد کە ئیمانی نییە تا سەحابەکان هاواریان کرد یا ڕەسوڵڵا کێ ئەمە فەوتات یا چوو؟ فەرمووی کەسێک خۆی تێر بێ، شەو بکاتەوە بە تێری، دراوسەکەی برسی بێ، ڕوت و ڕەجاڵ بێ، پۆشتە نەبێ، بیزانێکە برسیە و پۆشتە نییە. جزاکەڵڵاهو خێرا، دەستخۆش بێ مامۆستا بەڕێز. قسە زۆرە لەگرێ، بەڵام دەرفەتە دەین بەم گەنجانە شەگەر پرسیارێکیان هەبێ بەشداری بەرنامەکەمان بکەن. فەرموو. سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لیەکەم، سپاسی جەناب و جەنابی مامۆستاشەکەم. پرسیارێکم هەبوو من لە سەرەوەی شیاوی زەکات بە کەسانێک کە لە شارێک بۆ شایەک ترە ڕۆن بۆ خوێندن ماوەیەک لەوێ مێنەوە، ئەمان ناتوان زەکات وەربگرن؟ تەڵەبەی عیلم بڵێ، تەڵەبەی عیلم لە چوارچێوەی چەمکی فی سەبیلیلایە بە مەرجێ ئەو کەسەی کە سەرپەرشتی ئەکات هەژار بێت، هەژاریەکە بێتە دی، ئەتوانرێت دەعم بکرێت و بە تایبەتی بۆ ئەمڕۆ بۆ پسپۆڕیە دەگمەن و تایبەتەکان کە ئەو پسپۆڕیانەی کە دوجار بە خزمەتی کۆمەلگا
لە ڕووی زانستی پزیشکیەوە، لە ڕووی زانستە مرۆییەکانەوە، لە ڕووی زانستی دارایی و ئابوووریەوە، لە ڕووی زانستی ئەندازیاریەوە بە خزمەت و گەشەپێدانی کۆمەلگا تەواو بێت، ئەتوانین کۆی پرۆسەی خوێندن بە ماڵی زەکات دەعم بکەین. بڵێ سەرەتا بە نای خوا دەستخۆشی لە بەرنامەکەتان و جەنابیش و جەنابی مامۆساژ دەکەم. من وەکو خۆم هیچ پرسیارێکم نەبوو، زۆر سپاس. دەستان خۆش بگیان. بسمیلا بەنای خۆی گەورە، زۆر سپاسان دەکەم کە لە خزمەتانە توانم فێری علم بم. سپاسی مامۆساشەکەم کە بە وەڵامدانەی وەڵامەکان. پرسیارێکمان هەبوو کە لەم بابەتەی ئەم ماوەی کە لە ڕەمەزانە زۆر باوە، بە ژمارەیەکی دقیق و سادە بیڵین ئەگەر بۆنە کابرایەک زەکاتەکەی $2 بێت، ئاەت بیدات بە کەسانێکی هەژاری زۆر دابەشی زۆر بکات، خەڵک زۆر ئیسفای لێ بکات، یان بیدات بە 2 کەسی مستحق کە کەوێتە سەر پێی خۆی بتوانێت ژیانێکی شایانتری پێ بکات. لەم بابەتی ئەم ماوەیە کە زۆر متابعم کردوێ زۆر باوە، زۆر کەس لەسەر بیر و ڕای ترە، تەنانەت ئەکەوێت ئەو ڕایی خەڵکیش بیر و ڕاکەی بەرامبەری زۆر بەلایەوە باش نییە و ئەکەوێتە بێڕێزی و کامژ لە سەر مرۆڤی مسلمان جوان نییە. سپاسانەکەم، دەستان خۆش. من پێم خۆشە لێرەوە سوپاسی هەموو ئەو خێرەومەندە بەڕێزە پەیامدارانە بکەم کە دقت و وردەکاری زۆر بەخەرجەدەن لە دانی زەکاتە. ئێمە 2 ڕێگامان هەیە. ڕێگای یەکەمیان ئەوەیە کە چۆن بتوانین دەستی هەژارێ بگرین لە زۆنی هەژاری بهێنینە دەرەوە، ویان لانی کەم چۆن بۆ ماوەی ساڵێک بتوانین بێنیاز بکەین لە دەستپانکردنەوە و احتیاجی. بۆیە باشترین جۆری هاوکاریکردن ئەوەیە کە یان بۆ ساڵێک دامی ئەو هەژارە بکەین بە شێوەی موچە بیدرێت لە ڕاستەوخۆ لای دەوڵەمەندەکەەوە، یا ئەو ڕێکخراوە خێرخوازیەی کە ئەتوانێت تەوکیل دەوڵەمەندەکە بیکاتە وەکیلی خۆی، یان بە یەکجاری بتوانێت هۆکاری هەژارەکەی دیاری بکات و بنەبڕی بکات لە کۆتایی هەروەکو وەرەمێک چۆن ئەچێت نەخۆشی ئەچێتە ژووری نەشتەرگەری، دکتۆرەکە دوایی بە سەرکەوتوی ئەڵێ الحەمدولە نەشتەرگەریەکی سەرکەوتومان بۆ کردووە و وەرەمەکەمان دەرهێناوە. ئەبێ دەوڵەمەندەکانمان ئیش لەسەر دەرهێنانی وەرەمی هەژاری بکەن لەسەر لە جەستەی تاک و خێزان و کۆمەلگایە. ئەم 2 ڕێگایە باشترینە و ئەگەریش پارەکەی خۆی پرش و بڵاو زیاد لە حەد بکاتەوە کە ئەمە شەیە بەداخەوە دیاردەیەکی نەخوازراوە کەمکردنەوەی پارەکان و وەکو بڵێ پچکردنی بە شێوەیەکی زۆر، بەڵام ئەو دیاردەیە تا ئێستا تا حەدێکی زۆر کەم بۆتەوە. بەلای کەمەوە 3 سنف بگرێتەوە، هەژار و میسکین لەگەڵ فی سەبیلیلا یان قەرزار، کە بێگومان ئەو کەسەی کە قەرزارە مەرج نییە هەژار و میسکین بێت، بەڵام پێشهاتێکی بۆ پێشهاتووە چۆن بتوانین قەرزەکەی بۆ بژێرینەوە تا لە زۆنی هەژاری بێت دەرەوە. دەستۆش بێمامسا من لەباتی ئەو گەنجە بە پرسیارە بکەم بۆ پرۆسی هاوسەرگیری لەم بارودۆخی ئێستایا کە تێیداین، زەکات ئەشێ بەکاربهێنرا یان ناش؟ ماڵی زەکات پێشوا عومەری کوڕ عەبدولعەزیز یەکێک لە جاردەرەکانی خۆی هەمیشە بەوە ڕایسپاردووە کە کەس هەیە هاوسەرگیری بکات تا ئێمە لە ماڵی زەکات دەستی بگرین. و من لە بەحسی دکتۆراکەی خۆمان لە بازنەی ضروریاتی ژیانە پرۆسەی هاوسەرگیری بە دەقی قورئان ئیسپاتم کردووە کە یەکێکە لەو ضروریاتانە، چونکە ئێمە لە چوارچێوەی حیفزی نەفسل کە مەقاصدی شەریعەی لەسەر بوونیاتنراوە ئەبێ بە هەندی بگرین. جا ئەگەر گەنجەکانمان خوا نەخواسە لە پرۆسەی هاوسەرگیری بێنە دواوە، ئێمە تووشی مەترسیەکی گەورەی مرۆیی ئەبینەوە لە داهاتوە. بۆیە بەڵێ دروستە گەنجەکانمان دابمەزرێنین لە چوارچێوەی پرۆسەی هاوسەرگیری بە ماڵی زەکات. بەڵێ. بسم الله الرحمن الرحیم. من ناوم کەوسەر سابیرا، خوێندکاری کۆلێژ زانستم بەشی کیمیا. دەستخۆشی بەرنامەکەتان لێکم و بەخێراتنی کاک دکتۆری بەڕێز ئەەکەم. کاک دکتۆر بەڕێزتان باسی ئەوەتان کرد لەسەر ئەوەی کە زەکات بەکێ ئەشێ، باسی ئەوەتان کرد کە گەلی غەزا ئەوە قسەی تیانی و حاشا هەڵنەگرا، هەومان ئەزانین کە نوێنەرایەتی عیزەتی هەموو مسلمانان ئەکەن. بەڵام بۆ مەسەلەی وەکو سووریا، وەکو سوودان، ئەمانە ئەگەر زەکاتیان بۆ بنێرین، وەکو ئەفریقا، بۆ نمونە هەڵکردنی بیر لە ئەفریقا، ناردنی قورئان بۆ ئەفریقا، دروستکردنی مزگەوت لە ئەفریقا، ئەمانە کە هەمومان ئەزانین کە لە ئێستایا زۆربەی سنفی زەکاتی کوردستان ئەلحەمدولیلا کەلاوانەیە بووی بڕوات. ئایا دروستە؟ ئەمە پرسیاری یەکەمم. پرسیاری دووەمیشم ئەزر نەبێت ئاڵچوون بۆ نمونە کە زۆر کەسێ لەسەر و 18 مسقال 19 مسقال 20 مسقالی هەیە، ئەڵێ بۆ من بۆ بنەوە ئەنگەکان
پشتێ نەگەکایان عاشق بە نەگەکان ئەم شتە قورسانە زیاتر ئەڵێ بۆ بنەوە ئاهەنگەکان ساڵی 2 جار ئەیکەم بەخۆمەوە ئایا دوای ئەوە زەکاتی لێ ئەکەوێ یان لێ ناکەوێ و هەروەها پرسیاری سێمیش وڵاو کاکێ کردی دەستەکانتان خۆش سەبارەت بە مەوزوعی خشلی ئافرەت اعتیبار بە ئەوە ناکە 20 مسقاڵی هەژدە یا 21 یا 14 و ئەوانەیە ئەبێ عیارەکە ساخکەینەوە کە 24 بێت و 85 گرامیش بێت جا ئەگەر لە سەروی 85 گرامەوە بوو ساڵیشی بەسەرا تێپەڕی 85 گرام بە مسقال تقریبا 20 ناکات چونکە لە ئێستاە مسقالێک 5 گرامە ئەگەر بڵێن 20 مسقال ئەبێتە 100 گرام ئەو کاتە ینی بیستنەکانی نۆزەکەت کەمترەکە لەوە 85 گرام تقریبا حەڤە مسقالەکات ئاوایە ینی حەڤە مسقالی ساغەکات مسقالی ئارە 24مان هەبێ ئەوە ڕێژەی زەکاتەکەیە ساڵیشی بەسەرا هاتبێتەوە ئەو خاتونە لە کۆی ساڵەکە 12 مانگەکە نەک لە زەماوەن و سەیران و گەشتێکە ئینەما لە کۆی ساڵەکە زیاتر لە 6 مانگ بەکاری هێنابێت ئەوە زەکاتی ناکەوێت بەڵام ئەگەر کەمتر لە 6 مانگ بەکاری هێنابێ ئەوە زەکاتی ئەکەوێت ئەمە ڕای بەهێزی زانایانە خۆیان لە ڕاست بێت ئەگەر عیارەکەی ئێمە باسی گرامی ساخ بکەین چونکە ئەو کاتە ئەبێت لە ڕێگەی زەڕنگەرەکانەوە ئەوە ساخ بکرێتەوە بۆی گرامی ساخ لە ئاڵتونەکە بگاتە ڕێژەی 85 گرام بە مطلقی خەڵکێک واوەری نەگرێ ئەگەر ئاڵتونەکەی ئارە 21 بێتە هەرچەند ئەوە بزەبێت ئەگەر 20 مسقال بێ عیاری 21 بێ ئەوە زەکاتی ناکەوێت ینی ئەوێ ئەو بەڕێزانەی کە ئاڵتونیان هەیە لە 24 ئایارەکەی کەمترە بچنە لای زەڕەنگەرێک بزەبێتەوە بزانن ئەکاتە چەند مسقاڵی ینی حەڤە مسقال ئاڵتونی عیاری 24 ساخ زەکاتی ئەکەوێت ئەوە ئەکاتە 85 گرام سەبارەت بە ئەوەی کە ئێمە غەرزە وەکو وترا جوانە دەست و خۆش بێ من سپاسی ئەو هەستەی تۆکەم کە ئەوان ڕەمزی عیزەتن بەڕاستی ئەرزی عیزەتە و ڕەمزی عیزەتن خوا سەلامەتیان کا و ئیشاءالله نەیار و دوشمنانی ئیسلامیان پێسەر شۆڕ بکا بە ئیزنی خوای گەورە بۆ هەر جێگایەکی تریش ئێمە لەسەرەوە قسەمان کرد ئەگەر مەسلحەتێک ببینین مەسلحەتەکە یان نزیکی نێوان زەکاتدەر و زەکات وەرگرەکەیە لەسەر بنەمای سیلەی ڕەحم یا احتیاجی نێوان ئەو هەژارەیە کە لێرەیە لەگەڵ ئەو هەژارەی کە لەوەیە بێگومان من خۆمێکێکم لەو کەسانەی کە چەند جار چوومەتە ئەفریقا ئەگەر بچیتە ئەفریقا خەڵگەیە لەسەر $50 5 ساڵ لە زیندانایە ئەگەر مسلمانێک بتوانێت ئەو لێبوردنەی هەبێ $50 بنێرێ بۆ 50 زیندانی کەیەکی 5 ساڵ حکومیان هەیە بێنە دەرەوە بێگومان فەرقی هەیە لەوەی کە لێرە $50 ڕۆڵیە یان خەڵکی وا هەیە گوندی وا هەیە 2500 متر ئەڕوات بۆ ئەوەی بەسەر سەر سەڵێک ئاو بهێنێت لەناو ئەم گوندەیە کاتێ بیرێکی دەستی بە 16 وەرەقە لێ ئەدرێت کە ئێمە الحەمدولله بە خانەوادەی خۆمان بەشداری ئەو پرۆژانەمان کردووە بۆیە معلوماتی وردم هەیە لەسەری و لە ڕووی ڕاوێژکاریش بۆ ڕێکخراوە خێرخوازیەکان خزمەتمان پێ کردووە یعنی تۆ بۆ گوندێک بە 16 وەرەقە ئاوەدانیەک دروسەکەی 200 کەس بەخۆیان و ماڵات و مێگەل و مریشک و کەڵەشێریانەوە ئاوی لێ خواتەوە بێگومان ئەمە کارێکی گەورەیە لای خۆشمان بێگومان هەژاری هەیە و هەژاری خۆشمان واجبی سەرشانی هەموو دەوڵەمەندێکە واجبی سەرشانی دەسەڵات و حکوومەتە کە بتوانین بە ئینسافەوە خزمەتی هەژار و خاوەن پێداویستیەکانی خۆمان بکەین لە لای خۆشمان بەداخەوە یعنی ئێستا ڕێکخراوی خاوەن پێداویستیەکانە بینیت 150,000یان هەیە و ئەو 150,000ش نادرێ و ئەگەر لە ڕووی هەڵۆشانەوەی ژیانی خێزانی بە دووادا چوون بکەین هەژاری دێوەزمەیەکی مەترسیدارە لەوەی کە ڕۆڵێکی نەرێنی و خراپی بووە لە هەڵۆشانەوەی خێزانەکانەوە زۆر باشە زۆر کاتمان کەم مایەوە جنابی مامۆستا بەوەی کە باسی سەدەقە و بەخشینی ئیزافی بکەین بەدەر لە زەکاتەکان ترە و فیدیۆوانە جەنابتان ئەگەر لە ماوەی 3-4 خولەکە هەندێک باسی ئەو بەخشینانەمان بۆ بکەی ئینسانی مسلمان چۆن بێگومان ئێمە هەروەکو لە سەرەتایە وتمان سیاقی ئاەتەکان کاتێک کە ئاماژە لەسەر بەخشینەدەن بەخشینیان تەصنیف کردۆ بۆ 3 پلە یەکەم جار لە ڕێژەی زەکاتە کە کەمترین ئەوسافی ئیمانیە دووهەم لە ڕێژەی تەقوایە کە لە سوورەی ذاریاتە خوا ئاماژەی پێکردووە کە ئەکاتە زەکات و زیاتر لە زەکاتیش سێهەم لە سوورەتی مؤمنون کە کەماڵی ئیمانی ئینسانی باوەڕداری تیا بەرجەستە بووە لەویایە ئیتر ئامادەی بەخشینی ماڵ و گیانە بە هەموو
بوون و نەبوونەکەی وەکو ئەو نمونە جوانانەی کە لە دەورانی نبووەت و لە عەسری زێڕینی سەحابەیە خوای لە ڕازی بێ کە پێویستی کردووە کە من حەزەکەم وەکو ڕاستکردنەوەیەکیش ئەوە بڵێم کاتێکە لە جەنگی تەبووکە پێشەوە عومەر دێتە و نیوەی ماڵەکەی ئەهێنێ و پێشەوە ئەبوو بەکر دێت و هەموو ماڵەکەی ئەهێنێ هەموو ماڵ یان نیوەی ماڵ ئەمە لە زاکیرەیە بۆی بە هەڵەیان نەچین من تحقیقی ئەوم کردووە کە ناکاتە مەوجوداتی هەموو ئەو دوو گەورە سەحابە بەڕێزە ئەزیزەی دڵی ئێمە ئینەما ما معهم من النقود ئەوەی کە لە زێڕ و زی و درهەم و دینار بەدەستیانەوە بووە و هەبووە لەو کاتەیە هەمویان هێناوە بەخشیویانە بۆیە بەخشین کاتێ ئەگاتە ترۆپکی خۆی و لە شوێنی پێویستە لێ داواکرێ ئەوەیە کە ببەخشیت و دزانەکە و بە بەتاڵی بخەیتەوە گیرفانت خێرا دەستان خۆش بێ بەڕێز زۆر قسەی جوان و بابەتیانت کرد و کاریگەر بۆ ژیانی ئەمڕۆ بەڕاستی هیوادارم بەوردی بینەرانی بەڕێز ساباتی لەسەر بکەن و گرنگی پێ بدەن من لە کۆتایی بەرنامەکەمە دووبارە سپاس بەڕێز دکتۆر ئەبوو بەکر پێنجێنی ڕاوێژکاری دارایی و شەرعی دەکەم کە تەشریفیان لە بەرنامەکەیە هەبوو وە بە جوانی تیشان خستە سەر بابەتی زەکات و سەدەقات سپاس بۆ ئامادەبوونی ئەم گەنجانەش سپاسانەکەم ئەریکتان کێشا و ماندوو بوون سپاس بۆ هاوکاران ئەمڕۆژ زۆر گرنگیان بە بابەتی بەرنامەکەداوە بۆ تۆمارکردن و پێشکردنی سپاسیانەکەم خی گەورە پاداشان باتەوە سپاس بۆ بینەرەکان کە تا دو ساتەکانی بەرنامە لەگەڵمان بوون تا بەیگەیشتنەوەیکی تر بەخواتان ئەسپێرین شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ